ئەگەر ساڵانی پێشووتر باسیەوە بکرایە کە وشکە ساڵی هەیە بەڵام ئەم ساڵ شەڕی یاخو بڵین جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاوە هەڕەشەیەکی دیکە لەسەر گەرمی جیهان بەگشتی بێگومان هەرێمی کوردستانیش لەم هاوکێشەیەدا بێبەش نییە و گەنمی هەرێمی کوردستانیش زیانێکی زۆری بەرکەوتووە هەم بەهۆی کەمبارانیەوە هەم بەهۆیەوەی کە بەشێکی زۆری تا ئێستا ساغ نەکراوەتەوە. من لێرەوە باسی گەنمی هەرێمی کوردستانتان بۆ بکەم بەرهەمی ئەم ساڵیش بە تایبەت بزانین چۆنە و نرخەکەشی لە کۆتاییدا بزانین ئەم ساڵ بە چەند وەرەگیرێ و ئایا بڕی پێویست هەیە وەکو وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاندووە کە بەشی ئەوە ناکات تا مانگێکی تر ئارد دابین بکەن لە هەمان کاتیشدا وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵیش ڕایگەیاند کە هەر شتێک لەوێ بکرێت لە بەرەوەی پرۆسەکە لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق بەیەکەوە کاری تیادا دەکەن ڕاستە و لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە ئەمە ناکاتەوەی کە ئێمە بڵین مەترسێکی زۆر گەورەیە بەڵام ئاسایشی خۆراک بەگشتی لە جیهاندا لە مەترسیایە و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە. بەرهەمهێنانی گەنم لە هەرێمی کوردستان بەم شێوەیە سەرەتا با باسێکیەوە بکەین چەند زەوی لە هەرێمی کوردستان بە گەنم داچێنرێت بە گشتی بە دێم و بە باراویشەوە بە هەمووی 3.5 ملیۆن زەوی لە هەرێمی کوردستان بە هەموو پارێزگاکان بە هەموو ناوچەکانیەوە بە گەنم داچێنرێت ساڵانە. ئەم ڕێژەیە زۆرە بەڵام ئایا ئەوەی کە داچێنرێ هەموو یەتەوە بەرهەم یاخود و بەرهەمەی کە هەیە باشە سوودی لێ بینرێ یاخود ئەو ئاردەی کە لێی وەرەگیرێت ئەتوانرێت تا چەند پەداویستی ناوخۆ پڕکاتەوە. بەرهەمی گەنم بە پێی تۆن کە جیامان کردوتەوە ساڵ بە ساڵ بەرەو دابەزین ڕۆشتووە بێگومان هۆکارەکانی زۆرن هەرە هۆکاری سەرەکیشی کەمی بارانبارینە بەڵام لە ساڵی 2019 وەکو لە گرافیکەکەدا دیارە زیاتر لە 3 ملیۆن تۆن بووە کە 3,750,000 تۆن گەنم هەبووە 2019 بەو پێی کە ئەو ساڵە بارانبارین باش بووە بۆیە بەرهەمی گەنمیش لە هەموو پارێزگاکان باشتر بووە. دێنە سەر ساڵی 2020 1,200,000 تۆن بووە وردەوردە دابەزیوە لیڤڵەکەی و 2021 زۆر زیاتر دابەزیوە کە بۆتە 126,000 و پێشبینیش دەکرێت بەپێی پێشبینیەکانی وەزارەتی کشتتوکاڵ و ئەو پێشبینیانەی کە ئەکرێت لەسەر ئەساسی بارانبارین بێ بە هەمان شێوەی ساڵی پار بێت و ئەو بڕە زیاتر نەبێت. بەرهەمی گەنم بە گوێری پارێزگاکان چۆن دابەش بووە با باسێکیەوە بکەین لە هەولێر و سلێمانی و دیوهۆک لە سلێمانی زۆرترینە ڕێژەکە کە 97,000 گەنم ساڵی پار تەسلیمی سایلۆکان کراوە ئەوەنە بەرهەم نەهێنراوە لەو بڕە زۆر زیاتر بووە بەڵام لە سلێمانی تەنها 97,000 تۆن گەنم ڕادستی سایلۆ کراوە و لە هەولێر 45,000 تۆن بووە ڕادستی سایلۆکان کراوە بۆ ساڵی 2021 و لە دهۆکیش تەنها 50,000 تەسلیمی سایلۆکان کراوە بێگومان لە هەڵەبجە و لە کەرکووکیش هەبووە بەڵام ڕێژەکە بەو شێوەیە نییە کە بزانن ئایا ئەم ساڵ زیاترە بێت یاخودنا و پێشەوەی باسیەوە بکەین کە ئەو ڕێژەیە چەندی دەکرێت بە ئاردووە و بەشێکی زۆریشی ئەو گەنمە بە دەرەجە جیا ئەکرێتەوە بۆیە سایلۆکان ناتوانن بە شێوەیەکی گشتی وەری بگرن و ناچارن کە هاوردەش بکرێت لە دەرەوە بۆ ساڵی 2021 و ساڵی 2022 ساڵی 2021 گەنم بەپێی پلەکانی جیا کرایەوە لەبەرەوەی هەرچەندە ڕێژەکە باش بوو لە هەموو پارێزگاکان بۆیە گەنمی پلە 1 بە 470,000 دینار تۆنی بەوەندە فرۆشرا و پلە 2 بە 400,000 دینار کردراوەتەوە لە جوتیاران و پلە 3 بە 325,000 دینار تۆن یاخود بۆ هەر تۆنێک 325,000 دینار بوو لە جوتیاران کردراوەتەوە. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەم ساڵ وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان ڕایگەیاند بۆ هەر تۆنێک 750,000 دینار ئەدرێت بە جوتیاران لە کاتێکە بە بێوەی هیچ پلەیەکی بۆ دیاری بکرێت واتە هەمویان بە پلەیەک وەردەگیرن ئەمەش تا چەند ئەبێتە جێی یاخود پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان و بتوانن ئەو گەنمە ئەگەر هەمووی بە دەرەجەیەک بێت جا ئەگەر بە سنووکولە لێ یابێت یاخود خراپ بوو بێت یاخود ئەگەر باش بێ و تێکەڵ بکرێت ئەمە تا چەند ئەبێت بەوەی کە هاوڵاتیان سوودی لێ ببینن هەم بۆ نان هەم بۆ بەرهەمەکانی دیکەی
گەنمیش لەسەرم بابەتە ئێمە قسەی زیاتر دەکەین بۆیە میوانداری بەڕێز هێمن سەید مرادمان کردووە کە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێرە لێرە لەگەڵم دەبێت کاک هێمن بەخێر هاتی سڵاو لێبێ سەرەتا ئەمێ لەوە پرسیار بکەم ئەمڕۆ کۆبوونەوەیکی گرنگتان هەبوو لە پارێزگا سەبارەت بە نرخی بە بازارکردنی گەنمی جوتیاران سەبارەت بە نرخەکەی ئەمساڵ و ئەنجامەکانی ئەم کۆبوونەوەی ئێوە چی بوو چی پێشنیازکرا لە کۆبوونەوەکە ساڵانە پێش وەرزی بە بازارکردنی گەنم لە کە لە سایلۆکان دەست پێ دەکا لیژنەی باڵای بە بازارکردنی گەنم لە سەر ئاستی پارێزگاکان کۆ دەبێت تۆ ئێمەش وەکو پارێزگای هەولێر بە پێویست مازانی ئەو کۆبوونەوەی ئەنجام بدەین دیارە کۆبوونەوەکە لەسەر ئەوە نەوەستا بۆکەوە نرخەکە دەستنیشان بکەن ئەو نرخە وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقی دەستنیشان دەکات تەنها ئەمە ئالیەت و شێوازی وەرگرتنی گەنم بۆی بتوانین بە زووترین کات بە ئاسانکاریتەوە بۆ براجوتیارەکانمان بکەین تاوەکو بتوان گەرمەکانی خۆیان ڕادستی سایلۆ بکەن بۆەوەی کەمتری خەرجی لەسەر جوتیاران بۆ هەستێت. بەڵێ لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق کە ئەوان بڕێکیان دیاری کردووە ئەڵێن هەر تۆنی 750,000 و بڕێکی مەتاتیشیان دیاری کردو ئەگەر لە بۆرسەی جیهانی بەرز بکرێتەوە توانن لە 120 بگرە زیاتریش بەرز بکرێتەوە لەسەر ئەمە چیتانوت ئێوە؟ ئاشکرایە بەرهەمی گەنم لەسەر ئاستی عێراق کەمی کردووە بەراورد لەگە ساڵانی پێشوو بەرهەمەکە لەگە کەمبوونەوەی ڕێژەی بارانبانی ڕێژەی بەرهەمینانی گەنمیش کەم بۆتەوە ئەو کەمبوونەوە وای کردوکەوە نرخی گەنم بەرەو هەڵکشان و بەرزبوونەوە بەرز بیتەوە ئەوەش تەنها لە عێراق و کوردستان ئەو نرخە بەرز نەبێتەوە بەڵکو لە بۆرسە جیهانیەکان ڕنگدانەوەی بەرچاوی بەخۆی بینەوە وای کردوکەوە لە هەموو جیهان نیگەرانیەک هەیە لەسەر بابەتی بەرهەمهێنانی گەنم و خواست لەسەر گەنم زیادی کردووە ئەوەش وای کردکەوە ئێمە پێداگریمان لەسەرەوە بیکەوە هەموو براجوتیارەکانی خۆمان گەنمەکانی خۆیان ڕادستی سایلۆ بکەن ئەو ساڵۆکو ساڵانی پێشووتر و ساڵانی پێشوونیەکەوە ڕێژەیەک دەستنیشان دەکرێت ئەو ڕێژەیان دەستەپان لەسەر براجوتیارەکان کەوا ڕێژەیەکی کەم لە بەرهەمی براجوتیارەکان وەردەجێ بەڵام بۆ ئەو ساڵ تەواوی بەرهەمی براجوتیارەکان دەتوان لە سایلۆکانی هەرێمی کوردستان لەیان وەربگیرێت بۆیە ئێمە بەرنامەمان لەسەر ئەو شێوازەدا ڕشتەوە کەوا براجوتیارەکانی خۆمان هەندێک گەنمەکانی خۆیان ڕادستی سایلۆکان بکەن لە هەمان کاتیش دەکا نرخی 750,000 دەستنیشان کراوە ئەگەری زۆر هەیە ئەو نرخە بەرز بێتەوە بۆ ئەوەی کەوا بۆ نزیک بە 900,000 دینارکەوە بەرنامەکانەوەدا ڕزوەکەەوە 120 نرخەکە بەرز بیتەوە هەرچەندە پارسالکەوە نرخەکە بە 560,000 دینار لە براجوتیارەکان وەرجێ بەڵام لە کۆتاییەکەی 50,000 دیناری کە بۆ هەر تۆنێک زیاد کرا نرخەکەی بەرز کرا بۆ 610,000 دینار بۆیە ئەو ساڵی ساڵوان دەکرێتکەوە کە بە 750,000 دینار دەستنیشان کراوە نرخەکە بەرز بکرێتەوە بۆ کاکێ من بەو پێی کە نرخەکە دەستنیشان کراوە و ئەم ساڵیش چەند پرۆژەیەکی بە بازارکردنی گەنمی جوتیاران لە هەرسێ پارێزگاکەی ئەوەی دهۆکی ژواخ ئەکەوێتە کار ئەوان چۆنە هەمان نرخ پەیڕەوەکەن بۆ جوتیاران یاخود کەمتریان زیاترە بێ ئەو پرۆژەی بە بازارکردنی گەنم لە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو سێ شارە پێی هەستا دایمەزان ئەوە لە چ سەرچاوی گرت بوو کاتێکەوە ساڵانی پێشووترکەوە بخۆت ئەو ڕێنجەت دانابوو ساڵانی 2019 کەوە بەرهەمان لە نزیک بە 3 ملیۆن تۆن ئێمە بەرهەمان هەبوو کەوا لە حەزمی پێداویستی خۆمان زیاتر بوو لە هەمان کاتیشدا حکوومەتی عێراقی سیاسەتێکی سەپان بوو بەسەر جوتیارانی هەرێمی کوردستان کەوا ڕێژەیەکی زۆر کەمی لێ وەردەگرتن بەڵکو بەشی هەرە زۆری بەرهەمی براجوتیاران لە براجوتیارانماندا بۆ بەڵانیان دەزانین لەکوێ بە بازارکە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە سۆنگۆی بە پەرۆشی هەستا بەو ئالێتەیەکەوە دامەزرانکەوە ئەو بەرهەمەیکەوە لە سایلۆکانی حکوومەتی عێراقی واتە لە سایلۆ حکومیەکان زیاد دەبن حکوومەتی عێراقی زیاد دەبن ئەو سایلۆیانەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ کەرتی بەدای مەزران بتوان لێ بە بازار بکە بەڵکو ئەوە سیاسەتێکی زۆر ناجیح و زۆر بە پەرۆژ و خەمخۆری بوو بە براجوتیارەکانمان ئێستا کەس براجوتیارەکانمان سەرپشکن و ئازادن دەتوان لە کام لەو سایلۆیانێکەوە بە پێویستی دەزانن و پێی لێ نزیکە و بۆی دەبوونجێ دەتوان لێوێ ڕادستی بکەن هەرچەندە هەتا ئێستا نرخەکە لێوە دەستنیشان نەکراوە بەڵام پێشبینی دەکرێت نرخەکەس لەو سایلۆنانەش هەمان ئەو نرخە بیت زەرەر نەکەن باشە کاکێ من بە گشتی هەرێمی کوردستان پێویستی بە چەند گەنمە بێت بۆ ساڵێک بڵێ ئێمە ئەمە دەتوانین احتیمال لەسەر ئەو بڕەگەنمە بکەینکەوە لە ڕێگەی بەشە خۆراکی مانگانە دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیان حکوومەتی هەرێمی سنووری حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە نزیک بە 62,000 تۆن گەنم هەیە واتە ساڵانە ئەگەر بێت و 10,000 بەشە ئاردی مانگانە دابەش بکرێت بەسەر هاوڵاتیان
ئێمە پێویستمان بە نزیک بە 620,000 تۆن گەنم هەیە تاوەکو دابەشی هاوڵاتیان بکرێت و حەزمی پێداویستی خۆمان پڕکاتەوە. باشە ئەو پێداویستی یاخود ئەو حەجما بێت ئەم ساڵ پێشبینیەکەن ئەوە هەبێت بە بەراورد لەگەڵ پارساڵ ئێمە نەگەشتینە ئەو ڕێژەیە هەرچەندەکەوە بەرهەمیشمان هەبوو بەڵام ئەو ساڵ وشکە ساڵی شەر بەردەوامە تەسەورەکرێن بگەنە و ئاستە یاخودنا ئێمە ئەگەر بێت و پارێزگای هەولێر بە نمونە وەرگین دەتوانین دابەشی سەرسێ زۆنی بکەین ئەو زۆنەی کەوا بارانی تێدا مسۆگەرە بەرهەمی هەیە واتە لە زەویە دێمی و بەراوەکان ئێمە بەرهەممان هەیە لە واروها لە زۆنی نیمچە مسۆگەر لەوێ زەویە بەراوەکان بەرهەمی گونجاویان هەیە لە هەمان کاتی بەشی هەر زۆری زەویە دێمیەکانیش لەوێ ئێمە بەرهەممان هەیە بەڵام لە زۆنی نامسۆگەر واتە کەندێناوە مەخور گوێڕ و ئەو منتیقانە ئێمە لەوێ گرفتی بەرچاومان هەیە لەوێ لە زەویە دێمیەکان هیچ بەرهەممان نییە واتە ئێمە بەرهەممان هەیە لە زەوی دێمی و زێوی بەرئاو بەرهەممان هەیە بەڵام ناتوانین ڕێژەکەی لێستادا دەست نیشان بکەین تاوەکو کاتی بە بازارکردن دێ بەدڵنیاییەوە ئەو ڕێژەی ئەو ساڵ ئەو بەرهەمەی ئەو ساڵ لە پارساڵ زۆر زیاتر دەبێت پێویستمان بە هاوردا بێت یاخودنا دیارە سیاسەتی هاوردەکردن و دابینکردنی بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیان حکوومەتی عێراقی لە چوارچێوەی بودجەی سیادی دایڕشتووە ئەوە بودجەی سیادی ئەو بودجەیە تەرخان کراوە لە حکوومەتی عێراقی کاتێکەوە حەز بکەنکەوە حەزمی پێداویستی ناوخۆ بەرهەمی ناوخۆ ناتوانانی حەزمی پێداویستی ناوخۆ بکاتەوە ئەرکی سەرشانیوانە دەتوان ئەوان دابینی بکەن ئەجا لە شێوازی هاوردەکردنە یان لە هەر شێوازشکێ لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەپەرۆشە بۆ ئەوەیکەوە گرانی یاخود قەیران دروست نەبێت لە ناو بازارەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بۆ خۆتان ئاگادارن هەموو هاوڵاتیان ئاگادار بنکەوە باج و گومرجی لەسەر چەندین خۆراک و پێداویستی ڕۆژانەی خەڵکی لادا ئەوە ژوای کردووەکەوە ئەو کاڵانێکەوە لە وڵاتی بەرهەم هێنەردێن ڕاستە خۆ بگاتە هەرێمی کوردستان و بە هەمان ئەو نرخێکەوە لە وڵاتی هەیە زیادی تێچووڕێ ئەوە ژوای کردووەکەوە نرخەکان دابەزێت و لە هەمان کاتیشدا هەر کاتێکەوە پێداویستی بێتە پێش حکوومەتی هەرێمی کوردستان شێوازی ڕوبەڕووبوونەوە چارەسەری گونجاوی بۆ دەدەزێت. باشە کاکێ من ئەزانین کە وشکە ساڵی بەردەوامە یاخود بڵێن تا ئەم ساڵیش هەبووە من ئەو ڕۆژە لەگەڵ جوتیارێک قسەم کرد لەسەر کێڵگەکەی باسی وی کرد کە تێکچوونی کەشوهەوا کاریگەری هەیە و بەردەوامیشە بێت بەپێی هەموو پێشبینیەکانی جیهان لەوانەیە چەند ساڵێکی کەش بخایێنێت ئێوە پلانتان چییە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو جوتیارە یاخود هەر یەکێکی دیکە لە هەر پارچێکی هەرێمی کوردستان بێت و بە تایبەتیش لە هەولێر کە جوتیارێکی زۆر کێڵگەکانیان بە گەنم داچاندووە چی بکەن لە ساڵانی داهاتووە پلانتان چیە ئێوە؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەولێر لە چوارچێوەی سیاسەتەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە سوانگەی بە پەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جدی هەڵهێنراوە بۆ ئەوی بتوانانی بەرهەمی پێویست و گونجاومان هەبێت وەکو لە سەرەتای داچانی وەرزی داچانی گەنم و جۆ ئێمە زۆری گەنمی گونجاو و تەرزی گونجاوان بۆ براجوتیارانمان دەستنیشان کردو وەکو هەولێر 2 هەولێر 4کەوە ئەو دوو جۆرە دەتوانن بەرگەی وشکە ساڵی بگرن و بەرگەی کەم ئاوی بگرن و هەروەها لە کاتی بەرهەمهێنانیان بڕشتی باشیان دەبێت و لە هەمان کاتیشدا ئاسانکاری تەواومان بۆ براجوتیاران کردووەکەوە ئەو زەویانێکەوە دێمینە و سەرچاوی ئاویان نییە لە چوارچێوەی ڕێنماییەکان ئێمە ئاسانکاریان بۆ دەکەین تاوەکو بیری پێویست لێ بدەن و بتوان بەرهەمی بە باش و بە پیتیان هەبێت لە هەمان کاتیش دەکەوە کە هەست دەکرێت بەرهەمەکانیان پێڕادەگات بەرهەمەکانیان تووشی گرفتاری دەبێت یان نەخۆشی مێر و سن و چیسەڵەت تێدا بڵاو دەبیتەوە بۆی بە پێویست زانندرەکەەوە دەرمانی و قڕکەری پێویست بۆ براجوتیارانمان ئەو ساڵ بۆمان دابینکردن و بە شێوەی بەلاش دابەشی هەر هەموو براجوتیارانمان کرد ئەو براجوتیارانێکەوە بەرهەمیان هەیە توانیان قڕکەری گونجاو و پێویست بۆەوەی وەربرن بتواننکەوە ئەو گەنمەی ئەو بڕگەرمێکەوە بەرهەمی دێنن لە ڕووی کوالیتیەوە ئاستەی بەرزی هەبێت. بەڵێ بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر سوپاس بۆ زانیارەکان و سوپاس کە ئامادە بووی لێرە زۆر سوپاس.